ئەو تیرۆریستەی لەناو هەولێرە هاوکارجافی کوشت ئەیکەن بە پارێزگاری بارزان. بۆیە بە ئەو پەڕی دڵنیاییەوانێ ئەو دروشمانی کە ئەوان هەیەە پێچەوانەی دروشمی پارتی دیموکراتی کوردستانە دروشمی پارتی ئارامی و پێکەوەی و خزمەت و ئاوەدانیە، جیاواز لە دروشمی ئەوان کە بە شۆفڵیانەوەی هەموو شوێنە بڕوخێنن وەک قەڵاکەی کوێخادێرین. بەڕاستی و هێرشانی کەوان دەیکەنە سەر پارتی دیموکراتی کوردستان هێرشەکانیان لە داڕوخانی خۆیانەوەیە لە دەستدانی جەماوەری خۆیانەوەیە کە لە ماوەی 33 ساڵی ڕابردووە نەیانتوانیەوە خزمەت بە دەڤەری وە سنووری سلێمانی بکەن. ئەوان لەبەرەوەی لە ئەساسا حیزبێکن کاتی خۆشی لە حقد و لە ئەوەی کە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە تڕۆکران جیابوونەوانێ بۆیە حیزبێکە لە ئەساسی حقد و کینەوە دروست بێت هەر ئەوە بانگەشەکەیە بێت. نێرانی پارتی و کورد و کوردستان لە کەرنەڤاڵەکانیانە لە جیاتی ئەوەی کە جەماوەری فعلی خۆیان کە کوڕانی شەهیدان و خانەوادەی شەهیدانە کۆیان بکەنەوانێ فلیپینیان بردبوو بۆ کەرنەڤاڵەکەیان هەتاوەکو ئێستا ناتوانن محافەزە جیاوازی بکەن لەگەڵ گوندێکە. پێمان سەیرە ئەمانە ئەیانەوێت دەسەڵات بگرنە دەست لە بارزانە، بەڵام ئیشاءڵڵا بە پشتیوان بەخوای گەورە بە پشتیوانی جەماوەری پارتی کاک مەسرور سەرۆکی کابینەی دێمە، سەرۆکی کابینەی 11 بە کوێرایی چاوی ناحەزان کاک مەسرور دەتوانێت بارزانیش بکات بە محافەزە.